بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و سوڕەوان سلااوێکی گەرمتان پێشکەش هیوادارم لە هەر کوێهان ساق و سلامت بن. کۆماری ئیسلامی بە دوای شۆکبوون لە ڕادەی ئێهمالکردنی خەڵکیێران لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری ڕژیم هەڵدەدات کە بە ئاستەنگ دروستکردن بۆ خەباتی خەڵک تۆڵەیان لێ بکاتەوە. ئایا لەم ڕێگەدا سەرکەوتوو دەبێ یانە بابەتی قسە و باسی ئەم جارەمان دەبێ لەگەڵ هاوڕێ شۆڕش کەریمی ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵاتکای ئێوەش تا کۆتایی هاوڕێ و بینەرمان بن. هاوڕێ شۆڕژ ئەم کاتتان باش بەخێر بێن بۆم بەرنمەیە و سپاسکە ئامادە بووی لەم بەرنمەیە بەشدار بیت. منی سڵاوم هەیە بۆ ئێوە و هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها ئێوە هەموو هاوکاران. زۆر سپاس هاوڕێ شۆڕژ، هەروەکو خۆتان ئاگادارن ڕۆژی چوارشەممە ئیسماعیل هەنیە لە تاران کوژرا. پەیامەدی ئەم کوژرانەی ئیسماعیل هەنیە لە تاران چی بوو بۆ ئەوەی کە بزانین و بینەرانیشمان ئاگادار بنەوە؟ دیارە هێشتا زۆر معلومات لەو بارەوە ڕوون نەبووتەوە. ئەوەی کە دیارە ئیسماعیل هەنیە ئەمڕۆ بەیانی سەر لە بەیانی سەعاتی 2 هێشتا ڕوون نییە. ئەخبار و گزارشاتی جۆرا و جۆر هەیە، یەک دەڵێ بە موشک لێدراوە، یەک دەڵێ بە پەهباد لێدراوە، یەک دەڵێ بە موشکی نۆقتەزەن لێدراوە. زۆر گومان هەیە لەو ئیطلاعاتەدا ئەوەی ڕوونە ئیسماعیل هەنیە کوژراوە. تا ئێستاش ڕوون نەبووتەوە کە یان ئیسرائیل معلومە هەموو کەس دڵێ ئیسرائیل لەو کارێک کردووە، چۆن ئیسرائیل دەمێ ساڵەوە دوای 7 ئۆکتۆبر بەدوایەوە بوو کە سەرانی حەماس لە ناوبەرەوە قەوڵی ئەوەشیدا بوو، بەڵام تا ئێستا مۆزایگیریەکی ئاوا لەلایەن هیچکەوە نەکراوە. مەجموعەیەک مۆزایگیری هەیە لە هەم سەرانی کۆماری ئیسلامیدا و هەم لەلایەن کەسانی سەر بە دەوڵەتی ئیسرائیل. ئەوەی بە ئەرزیابی دەگەڕێتەوە، یعنی ئینسان سەرڕای معلوماتێک کە ئێستا دێتە دەرەوە چۆن کوژراوە، بە چە موشکێک لێدراوەمانە، مەجموعەی شت هەن کە ئیمکانی ئەوەیان داوە ئیسرائیل بتوانێت هەدەفێکی ئاوا دۆمباڵ بکە لە ناو خاکی ئێراندا. یەکی ئەوەی کە انتخاباتی نمایشی انتخابات لێرانە بەرگوزار بووە، نیشانەهایەک دەوە هەیە کە کۆماری ئیسلامی ئەوێ لەگەڵ وڵاتانی دەرەکیەوە بەتایبەتی ئەمریکایش بە نوعێک سازانێ بکە، سازشهایە بکە بەم کارە بە کوشتنی ئیسماعیل هەنیە لە ناو تارانە 100% بە احتماڵی زۆر کۆماری ئیسلامی جواب دەداتەوە. و بێزافەی ئەوەی کە دەوڵەتێک هاتووەتە سەرکار بەرحاڵ نەتیجەی بۆحرانهای درونی خودی حکوومەت بووە، بازم لەوێ سەر لێ شێواویەک دروست دەکات. زانی دەقیقەن وەکو حاڵەتێک کە لە 7 ئۆکتۆبردا هاتە بەرەوە. ئیسرائیل خەریک بچووە ناو پەیمانێکی پەیمانێ بە ناوی ئیبراهیم لەگەڵ وڵاتانی عەرەبستان و قەتەر و وڵاتانی کەندا و بەڵام بە ئەو کارەساتی لە 7 ئۆکتۆبردا بەدەستی حەماس ڕوویداوە و خەڵکی زۆری بێگوناهیان لەوێ قەتڵ عام کرد، عەمەڵەن دەوڵەتهای عەرەبی مەنتەقە کولن ئەو پەیمانی ئیبراهیمە چوە ژێر پرسیارەوە. ئێستاش لەم حاڵەتەدا دوای مەشرومڕێکی زۆر، دوای کوژرانی خەڵکی بێگوناهی زۆر لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە، نزیک 40,000 نەفەر کوژراوە، شارەکان وێران بوون ومانەوە. خودی نێتانیاهوو کە حەزی لە ئیدامەی ئەو شەڕەیە، یعنی ئێوە حتمەنە بینەرانیشتان دەزانن نێتانیاهوو بۆ چی تەمایلی بەوە هەیە کە ئەو شەڕە زۆر گەشتگیر بێتەوە، لەبەرەوەی کە ئەگەر ئەو شەڕە تەواو بێ بە هەر نەوعەیەک تەواو بێ، نێتانیاهوو چەندین پەروەندەی هەیە کە دەبێت دادگایی بکرێ و بڕواتە زیندانەکان. و مەسەلەیەکی تریشەوەیە کە احتمالی زۆر لە انتخاباتی ئەمریکادا کەمەلا هەریس بێتە سەرکار و ئەویش بڕیاریدا، یعنی مەجموعەی مۆزایگیری هەیە کە بەنسبەتی دەوڵەتی ئیسرائیل و ئەو جێنۆسایدی کە بەرامبەر بە خەڵکی فەلەستین دەیکا بێدەنگ نابێت و بە ئەم ئاگر خۆشکردنەی شەڕ دەبێتە باعثی ئەوەی کە یعنی لە هەر سوورەتێکا لە هەر حاڵەتێکا ئەگەر شەڕێکی مەنتەقەی لە بینی کۆماری ئیسلامی وەکو بەرەی ارتجاعی و یا ئیسرائیل و بەرەی ئیسرائیل و دەوڵەتانی غەربی کە ئەوانی بەرحاڵ بە نەوەیەک لە بەشەر کوشتن و ئینسان کوشتنە هیچ کەمێکیان لە ئەم وڵاتەکانی تر وە جبهەی مقاومەت نییە، دەبێتە باعثی ئەوەی کە بەرحاڵ ئەمریکا لە ئەگەری شەڕێکی ئاوا مەنتەقەیدا بڕوا پشتی ئیسرائیل بگرێت.
ئەمە بەرحاڵ ئەو شتانەیە کە ئێمە ئێستا لە حاجی ئەرزیابیەوە دەزانین ئەو شتانەی پشتی ئەو ئەماڵیاتە چییە؟ بەڵام هێشتا ئایا جمهوری ئیسلامی چه حرەکەتێک دەکات؟ ئایا انتقام دەگرێتەوە؟ ئایا دەفعەی پێشوو کە ناوی ناوعدەی سادق هەربازم دڵخۆش دەکات بە مەجموعەی حرەکاتی ئاوا ویان لە کولی منتەقەکە دەرگیری شەڕێکی زۆر گەورە و ماڵوێران کردەبێت ئەمانە ڕوون ئاشکرایە ئەوەی کە بە ئێمەوە بەنسبەتی ئینسانهایەکی چەپەوە بەنسبەتی ئینسانهایەکەوە دژە شەڕێک دەڵێن هەردوو ئەم بەرەیە کە کۆماری ئیسلامی و مەحوەری مقاومەت ئینسان کوژن دژە ئازادی دژە دەموکراسی باوەی ئەو بەرەیش لە ئیسرائیل کە بە تاوان بە داگیریکردنی ماڵ و حاڵی خەڵک لە زیندانکردنیان بە بەو خەت و عامێکدوا ئەویش هەر بەرەیەکە کە دژە ئینسانە و ئێمە دەبێت تێک تۆشین کە بەرحاڵ مەوزەگیریەکی زۆر ڕۆشن و ڕادیکاڵمان ببێ بە نسبەتی ئەو ڕووداوانەی کە ئێستا لە خاوەنیانەدا هەیە و بەرحاڵ زۆر گرژی بنەوە هەیە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕژ وەکو خۆشتان نەزانن هەڵبژاردن دوای 15 پوشپەڕ و ئەو هەموو فێڵ و فەڵەکەیە کە کۆماری ئیسلامی بردیە کار بۆەوەی کە کەسێک لە ناو ئەو 6 کەسە هەڵبژێرێت پزیشکیان مەسعود پزیشکیان هەڵبژێردرا. پێتان وایە وەزعی گشتی ڕژیم دوای هەڵبژاردن و هاتن سەرکاری مەسعود پزیشکیان چۆنە؟ شپەرزن بەشدەتی شپەرزن خودی مەسعودی پزیشکیان نەتیجەی ئەو شپەرزیەیە کۆماری ئیسلامی لە دەورەیەکدا یەکدەستکردنی دەسەڵاتی هەوڵی بۆ یەکدەستکردنەوەی دەسەڵات دەدا و لە چەندین نمایشی هەڵبژاردننی پێشوودا ئێمەوەمانە بینیت یعنی حتا ئیجازەی نادا ئیسلاح تەلەبانی حکوومەتی بێن لە نوێنەرێکیان هەبێ لەوێ یا ئیمکان و اختیاراتێکیان پێ بدەین بەڵام بینیمان بەرەی دژ بە کۆماری ئیسلامی لەو دەورەیەدا زۆر تەقویەت بووە حتا لە انتخاباتی پێشووی مەجلسەکەیاندا لەوێ دەنگۆیەوە بوو کە 15-20% خەڵک لەو هەڵبژاردنانەدا بەشدار بوون وە خودی کۆماری ئیسلامی وردە حتا لە ناوی نیروهای ئیسلاح تەلەبیشدا ئەمەشروعیەتی خەریک بوو لە دەست بدە بەشێ زۆر لە نیروهای ڕێفۆرمخوازی حکوومەتی خەریک بوون ناومید ببن حتا لە ڕێفۆرمخوازی بۆیە ئەم دەورەیەدا لە مقابڵیشیاندا هێزێکی زۆر بەرینی جەماوەری هەیە لە بزوتنەوەهای جۆرا و جۆر بزوتنەوەی شۆڕشی ژینە هەر بەردەوامە لە ئەشکاڵێکی جۆرا و جۆردا زوتنەوەی دانەجوویە کرێکاریە بە ساڵا جوان و بازنشەستەکانن پەرستارانن معلمانن بە کول ئەکسەریەتێ خەڵک کە ناومیدە لەم دەسەڵاتە لەبۆیە حرەکەتکردن بەجا لەناو خودی ماڵهای حکوومەتیدا ئەوەی ناسراوە بە سوولگەرە لەناو ئەوانیشدا دووبەرەکایەت تەفرەقە هەیە ئێوەگەر تەماشاتان کردێت نیان توانی ڕێکەوە لەسەرەوەی کە قاڵی باف و جەلیلی کامیان ببێ بە نوێنەری جناحی ئیسلاح تەلەبان و نەتەنیا نیان توانی ڕێکەوە بەرعەدەی یەکتریش ئاژیتاسیۆنهایەکی زۆریان دەکرد خودی خامنەیی ئەمەنی چوە سەرەوە و ئیمکانی ئەوەی هەیە کە نەمێنێت لە دەسەڵاتداوە ئەو تەنیا کەسێکە کە دەتوانێت لە ناو سیستەما فاسد و دز و جەنایەتکار و دیکتاتۆرەدا بتوانێت تعادڵێک بکات ئەگەر خامنەی بە هەر سوورەتێک بەرحاڵ نەمێنێت بە هەر دەلیلی مەرگ تەبیعی کوژران یا هەر کام لەوانە ئەو کاتە جناحای ناو حکوومەتی دەکەونە قەتڵ عامی یەکتر و ئیمکانی کودتایەکی حتا لەو حاڵەتەدا زۆرە ئێمە لەم حاڵەتەدا خودی سەران ئێستا ئەگەر بڵێنێ بەیتی ڕاهبەری زۆر دەقیقترە بە نظری من بەیتی ڕاهبەری گەیشتووە بەو قەناعەتەی کە نە یەکدەستسازی نە خالصسازی و نە بەستنی دەسەڵات ناتوانێت گیانی نەجات ئێستا لەم دەورەدا پەنای هاوردووە بۆ کەسێک کە بە نەوعێک دەتوانێت لەبینی هەردوو باڵی ئیسلاح تەڵەبی حکوومەتی وجناحی ئوسوڵگەرایانێک کە بە بەیتی ڕاهبەری هەراتیان هێت عادڵێک بەڕدار بکات و دەورەیەک بتوانێت قەوڵهایەک بدا بە خەڵک ادعاهایەک مەطرحکە بە نۆعێک حتا لە ناو کەسانەی کە خودی حکوومەتی کارمەندی دەوڵەت سوپا بوون نەهاتهای لەشکری کشوەری ومێزێک بۆ ئەوانە زیندوو بکاتەوە ئەم پرۆژەیە لە حاڵەتێکی ئاوا بێهیواییشدا هاتووسەکایە گەر تەوەجۆتان کردبێ ئەکسەری ئەو ئەم ئەفسانەی کە مەطرحیان کرد
مەسلەی معیشەتی خەڵک، مەسلەی نانی خەڵک، مەسلەی ئەو ئازادیانەیە کە خەڵک بە تایبەتی ئازادی ژنان و مەسایلی جنسیەتی کە خەڵک بە کۆڵی پێنادا، مەسلەی ئەوەیە کە خەڵک داهاتووی ئەوێ هەموو ئەوانە بوو بە مەسەلا و ئێستا لە شرایەتی ئەمڕۆدا هاوردنی پزیشکیان وەکو هەڵقەیەکە کە بتوانێت بۆ ماوەیە کۆماری ئیسلامی لەو گێژاوەی تێکەوتوە بێتە دەرەوە و ئەوەی کە ئایا دەتوانێت ئەو تەسیرەی ببێ یانە ئەو مەسلەی کە بەرحاڵ وردە بۆمان دەردەکەوە توانین لەسەری بەحث بکەین. بەڵێ کاک شۆڕش زۆر سپاس. ئایا ڕژیم توانی بە ئامانجەکانی خۆی بگات و بە وەلانانی ڕئیسی بە بەشێک لە ناوخۆ ڕێک بخاتەوە؟ ئازانی ناتوانێت لەبەرەوەی وتم پێشووتر ئەو حاڵەتە نەبوو. ئێستا وردە خۆتان دەزانن کۆماری ئیسلامی هیچ ئەتڵعاتێک ئێمە لە بەیتی ڕاهبەری یا لە ئۆرگانهایەکە لەژێر دەسەڵاتی بەیتی ڕاهبەری سپای پاسداران و یا ئاتەش بەختیارەکان یا شتەی جەلیلی و دەوڵەتی دەرسایەی پێدەیژن نیروهای نەخسا نیروهای بەرحاڵ بەسیج هەموو ئەوانە ئەتڵعاتمان نییە، بەڵام بەرئەساسی ئەو شتانەی کە ئێستا دەیبینین مەوزەهای کە دەگیرێت ترس و وەحشەتها و قسەهای کە خامنەیی دەیکا ئینسان دەتوانێت نەتیجە بگرێت کە یانێ حکوومەتی کۆماری ئیسلامی نەیتوانیوە بگێ بۆ ئامانجانەی کە بۆ خۆی دیاری کردو. ئێستا بەشێ زۆر لەوانەی کە تا دوێنێ هاوپەیمانی خامنەی بوون و یا هاوپەیمانی بەیتی ڕاهبەری بوون ئێستا انتقادیان هەیە لە بەیتی ڕاهبەری و بە تایبەتی جناحێک بە ناوی ئەحمەدی نژاد و جناحێک بە ناوی جەلیلی. ئەمانە علەنەن ئێستا لەم شرایەتەدا وردە دەگەڕن بە دوایەوەی کە ئۆتۆریتەیەکی تری معنەوی بۆ خۆیان بدۆزنەوە، مەسەڵەن ئۆتۆریتەیەکو گەڕانەوە بۆ خومەینی یا قاسمی سوڵەیمانی وەکو کەسێک کە بەرحاڵ بۆ ئەم حکوومەتە کاری کردووە و جەنایەتی کردووە. بۆیە ئێستا لە ناو خۆیشیاندا و حتا لە ناو مەجلسی شۆرای ئیسلامیدا ئەو بازیانە ئەو جناح بازیانە دەستی پێکردووە، ئەوەی کە معلومە جناحی خودی بەیتی ڕەهبەری صاحب دەسەڵاتە صاحێوی نیرویە، بەڵام وەحشەتیشیان هەیە لەو هێزەی کە لە داوێنی خۆیانە پەروەردەیان لە داوێنی ئەو سیستمە سەرکوتگەرەدا بەو هەموو ئیمکاناتە ماڵی نظامی ڕسانەیە کە داویانە نیروهای دروست بوون کە ناوی خۆیان بدن دەوڵەتی دەرسایە. هەموو شتێک اطلاعاتێک لە بەردەستی خەڵکانی پوڵ و ئیمکاناتێک لە بەردەستی خەڵکانیە تەجهیزاتی نظامی وەرگانهای سازماندراوی ناو مەحەلە و ئەملاو لە هەموو لەژێر دەسەڵاتیانە هەیە و بەرحاڵ ئێستەیش دژی حتا سیاسەتی خارجی دژی نەرمش نیشاندانی خودی خامنەی و یا خۆحازرکردن بۆ نەرمشێکی قارەمانانەی تر و یاوەی کە بەحسی حەجابی ئیجباری لە ناو خیابانەکان ناو لێدان لە جوانان، بەحسی ئازادی میدیا و ڕسانە، هەمووانە بەحسایەکە کە ئەو جناحەی کە دەڵێم زۆر خەتەرناکە و خودی حکوومەتیش ئەحساسی خەتەری لێ کردووە ئامادەیە و بە قسەی خۆیان ئامادەن بۆی کە هەر خەتاکیان کە ڕاستەوکەنەوە. بۆیە بە نەزەری من دەردێک لە دەردەکانی حکوومەت هەم ناکاتەوە شاید بۆ ماوەیەک لە ناوی سەران لە ناوی ئەو کەسانەی کە حکوومەتی بوون بەڵام باوەڕێکیان پێ نەمابوو لەوانەیەک تۆزێک هیوا دروستکا بۆیان کە هیوایەکی وەکو سەرا وایە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕژ. بۆچی هاتنە سەرکاری پزیشکیان بە ئەدام و هەڕەشەی زیاتر بە ژنانەوە دەستی پێکرد؟ وەکو خۆشتان ئاگادارن کۆماری ئیسلامی حکمی ئەدامی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی دوو ژنە چالاکی هەم بواری مافەکانی ژنان و هەم بواری مافی کرێکارانی دەرکردووە. بڵێ معلومە ئێستا من ئەوە وت کە لە ناوی باڵهای حکوومەتیدا ئاوا وەزێکە یعنی وەزێکی جناح و باندبازی و ئەوانەیە خەتەراتی زۆری تیا هەیە لە تەرەفی ئەم لە ناوی ئەمانە جناحای حکوومەتی لەم لاوەیمە خەڵکانێکی بە ئەکسەریەتمان هەیە. ئێوە حەساب بکەن بۆ هەموو تەقەلوبەی کە لەو نمایشەی بە ناوی هەڵبژاردن داکراوە بەشێک زۆر لە خەڵگەی ئەکسەریەتی ئەو خەڵکە دەنگی نەداوە. ئێستا ئەگەر بین حتا لەوەش دانشجوو و کەسانێکە بەنەوەی کارمەندی حکوومەتەن هەمووانەی کەم لێبکەینەوە زۆر بۆمان دەردەکەوێت کە ئەقەلیەتێکی زۆر کەم تەرەفداری و حکوومەت هەیە. وەیە ئەم ئەکسەریەتە لەم بە ناوی هەڵبژاردنەیش لە بەشداری نەکردووە و نیشانەیەکی زۆر گەورەیە و خودی سەرانی حکوومەتیش
پەیدا دەڵێنەوە کە خەڵکی وای نەماوە ئەمە خەتەرێکی گەورەیە زۆر دەبێت بترسن لە حکوومەتێک کە ئەکسەریەتی کۆمەڵگەکەی باوەڕی پێنەماوە و نەتەنیا باوەڕی پێنەماوە خەریکە خۆی ڕێک دەخات ئێمە چەندین شۆڕشی جەماوەریمان ناوەسە پێشتر وەکو شۆڕشی 96 و 98 و شۆڕشی ژینا و ئەوە حتا دوای شۆڕشی ژینەش ئەم شۆڕشە هێشتا هەر بەردەوامە بە بانواعێکی تر زیندانەکانمان پڕە لە ئینسان هەیەک کە بەنەوەیەک ڕاهبەرانی مەیدانی ئەو بزوتنەوانە لە بزوتنەوەی ژنان لە بزوتنەوەی کرێکاری لە بزوتنەوەی نەتەوەهای ژێرستەم لە بزوتنەوەی طرفدارانی محیطی زیست معلمان پەرستاران وکەڵا هەمووانە لە زیندانەکان و بۆیە کۆماری ئیسلامی لەم شەڕە ناوخۆیە و لەو زانی یعنی ئاگاهبوون لەوەی کە ناتوانێت وەزنەکە بگۆڕێت تۆ ئەگەر هیچ معجزەیەکیان پێ ناکرێت و خۆشیان زۆر تکرار دەکرێت کە هیچ معجزەیەکمان پێ ناکرێت لە ئیمکانی شۆڕشێکی جەماوەری زۆر دەبێت یعنی زەرفیەتەکانی هەیە خەڵکانێکن تەسمیمیان گرتووە کە ئیترم حکوومەتە دەردیان ناخوا شۆڕشیان کردووە چەندین جار کە ئەو حکوومەتە بکەشتە خوارەوە بۆیە ئەو زەرفیەتانە هەیە بۆ چاڵکردنەوەی ئەو زەرفیەتانە دەبێت ئەو کەسانەی کە دەزانن لە هەر نوعێک خەتەرێک یا بۆ مۆجودیەتیان دروست دەکات ئیمکانی سازماندهی ئیمکانی ڕێخستن ئیمکانی ئاگاهگەری دەدەن بە خەڵک دەستگیریان کرد بۆ طریقە چەندین هەدەف دنبال دەکەن یعنی مەسەڵەن ئێستا شەریفەی محەممەدی یا پەخشانی عەزیزی ئەگەر دەستگیر دەکا ئەو پەیامێک دەنێرێت بە تایبەتی ئەگەر سێر بکەین مەسەڵەن شەریفەی محەممەدی فعالێکی کرێکاری بووە هەموو ئێمەمانان دەورەیەک لە بەرحاڵ لە ناوخۆ فعالیتمان دەکرد بەو جورمانەوە گیراوین بەڵام شتێکی بەناوی حکومی ئەدامان نەبین ئێستا لەم دەورەدا ترسن و تۆقاندنە یعنی ئەگەر ئێوە بێن حتا بەناوی فعالی کرێکاریەوە متاڵباتی ڕۆژانەی ئەو خەڵکێنەرایەتی دەکەن ئاواتان لێ بەسەردێنی بۆیە ئەمە نیشانەی وحشەتی ڕژیمە لا ئەو حرەکەتی ئەترازیانەیە خەڵک نیشانەی ئەو زەرفیەتانەیە کە لە ناوی ئەو مەڵگەدا هەیە و نیشانەیە ئەوەیە کە دووبارە کۆماری ئیسلامی ئەوێ لە ڕێگەی دەبر و زۆری سێرنەیزەوە تەمکین ئەو خەڵکە وادار بە تەمکین کاک شۆڕش پێت وایە ئەتوانێت ئەو بەو هەڕەشانە و بەو گرتن و ئەزیێت وازاردانە بەو دەرکردنی حکومی ئەنجامانە ناڕزایەتیەکان سەرکوب بکات ئەزانی کۆماری ئیسلامی ئەمڕۆ دوێنێ نییە لەسەر کارەوە تا چاوەڕوان بکەین بزانین بەرحاڵ ئازمون و خەتا چی دەکات یا خەڵک واکوونەش چی نیشان دەداتەوە ئێمە هەر لە ئەوڵەوە دەبینین کە ئەم کۆماری ئیسلامیە بە زەربی زۆر هاتووە سەر ئەمە بە زەربی زۆریش خۆی پاراستووە ئەگەر چاو لێ بکەین لە دەورەهای پێشووتردا ئایا کۆماری ئیسلامی موفق بووە شاید لە دەورەیەکە توانیوێتی نوێنەران فعالین و حتا مثلەن ئێمە چەندین کەسمان بوو کە لە زیندانەکانە گیانیان باکرد بە دەلیلی ئەوەی کۆماری ئیسلامی کوشتیانی ترۆریانی کرد ئیعدامی دەستە جەمعی کردووە مثلەن ئێوە فاجعەی تاوسانی دەهێش ساڵی 67 لە نەزەرا بگرن چەندین هەزار زیندانی سیاسی ئیعدام کراون ئایا کۆماری ئیسلامی توانین یەک کۆمەڵگە بێدەنگ بکە ئایا کەسانێک نەبوون بێن دەنگ هەڵبڕن و بەرعلەی کۆماری ئیسلامی شار بکەن با بووە لە دەورەهای پێشووتریشدا ئێمە هەر ئەو شتانەمان بینیوە ئەوەش دەلیلەکەی دەلیلێکی ئەوە نییە کە ئێمە بە انتزاع تەوزیحی بدەین دەلیلەکەی ئەوەیە ژیانی ڕۆژانەی خەڵکە خەڵکێک نانی نەبێت ئاوی نەبێت ئەمنیەت و ئاسایشی نەبێت ئایندەی نەبێت اعتراض دەکات ئێستا هیچ کەسێک ناتوانێت بە باتۆم بەش زیندان و بە کوشتن سکی خەڵک سکی مناڵی خەڵک تێر بکە خەڵک بۆ ئەوەی کە بژیت ئاوی گەرەکە و نانی گەرەکە و سەختێکی گەرەکە ئەگەر ئەوانەی نەبێت یا دەبێت تەلاش بکە یا دەبێت ئەو حکوومەتەی کە ئەوانەی لێ سندووەسەوە لای ببە بۆیە من پێم وایە یعنی بەرحاڵ کۆماری ئیسلامی نەتەنیا لە ڕابردوودا نەیتوانیەوە موفق ببێت لەسەر کۆت لەم دەورەشدا کە ئەکسەریەتی ئەو خەڵکە ئێستا هیچ هیواییان پێ نەماوە ڕۆژ بە ڕۆژ لە وەزیەتیان خراپتر دەبێت ناتوانێت بەسەر کوت نەتەنیا ئەنجا مەسلەیەکی بەڕاستی لێرە یەکبار هاتبوو بیرمەویشەوەیەکە ئەنێ لە دەورەهایەکدا
ئەوانەیش ئینسانهایکی شۆڕژگێر لا قەلیەت بوونەوە زۆر وازەحە مثڵەن تا هەتا دەهێ هەشتاوەمانە بەشایەکی زۆر کەم بوون کە حاضر بوون بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی هەوڵ بدەن کۆماناومید بوو بێتن لە کۆماری ئیسلامی بەڵام ئێستا دەبینی ئەکسەریەتی ئەو کۆمەڵگات ناڕازیە بەڕەنگە وەیە گەرەکمە بڵێم لە سەربردی زیاتردا هەم بەشێ لە حاکمیت دەتوانێت ڕیزش بکات و هەم ببێتە باعثی شۆڕشایەکی جەماوەری لەنێوە نییە ئەگەر جمهوری ئیسلامی دەستی ئاواڵەیە کە لە مقابڵی بەشێکی زۆری ئاوا خەڵکدا دەست ئاواڵە بێ و خەڵک قەتڵ عام بکەین مەسەڵەن لە چەندین نمونە داوانە بینی و بەتایبەتی لە کوردستان ئەوانەی چەندین شۆڕژگێر بە زیندانەکانە لە سێدارە دراوە لە کوردستانە مانگرتن وە لە کوردستانە ئاڵاکەیان و ڕسمەکانیان و هەموو ئەو شتانەی کە بۆیان خەباتیان کردو ئێستا بەدەستی دایکی و خۆیشتی و بنەماڵە و هاوسا و دەراوسا و ئاوایە یعنی کۆماری ئیسلامی دەستی ئاواڵە نییە و پێم وانە موفق ببێت لەم دەورەشدا بەڕاستی بەو گشت و بڕ و حکمی ئەعدامەوانە بتوانێت گیانی خۆی دووبارە بخانێنەوە سەر وەزعیەتی عادی. سپاس کاک شۆڕژ. ئەگەر بینە سەر باڵەکانی ناوخۆی حکوومەت بەشێک لە ئیسلاحوازانی نێوخۆی ڕژیم دێنەوە ناو دەستگاکانی ڕژیم و دەوڵەتی پزیشکیان دروست دەکەن، ئایا ئەمانە دەتوانن ئاڵوگۆڕێک لە سیمای ڕژیمدا دروستکەن؟ مەسەلە وەیە ئێستا ئێمە پێش هەموو شتێکە دەبێ و بزانین کە مەسعودی پزیشکیان بوو بە نامزەدی ئیسلاح طلبانی حکوومەتی چەندین ساڵەوە لە هەر لاوەڵەوە مەسعودی پزیشکیان سۆڵگەرایان بۆ ئەوە بارها تکراری کردووەسەوە و ئێستایش بێ ئیجازەی خودی شخصی خامنەی هیچ کارێک ئەنجام نادا و مرتبن لێرە و لەوێ دەڵێتەوە کە بۆ ئێمە معیار و مەلاک خودی وتەکانی خامنەی چ لە ئەوەی کە دەوڵەت تەشکیل بدەین چە وەزیر و وەزەراکانمان معرەفی بکەین بە مەجلیس و هەمووانە و ئەنجا لە ناوی ئەم ساختارەدا ئێمە مەجموعەی دەوڵەتی تر وتم حتا مەسەڵەن کەسێکە کە ئێستا بووە بە نامزەدی ئیسلاح طلبانی حکوومەتی کە هیچ کێشەیەکی لەگەڵ بەیتی ڕەهبەری و ئەو ساختارەی کە بوو بە باعثی ئینسدادی دەوڵەت بوو بە باعثی ئەو وەزعیەتەی کە ئێستا هەیە نیەتی بەشێ زۆر لە ئیسلاح طلبانی ڕادیکاڵتر کە بەشێکیان ئێستا لە زیندانەکانن علەنن دەڵێن کە کێشەیان خودی ساختاری حکوومەت ساختارێک کە وڵایەتی فەقی هەمەکارەیە شۆرای نیگەهبان بمەیلی خۆی دەتوانێت ئیجازە بدا کێ ببێ بە ڕئیس جمهور کێ بڕوا بوو مەجلس و ئەنجا مهندسی بکرێت لەم ناوە بەرەساسی ئەم کارانێکە قانونی ئەساسی ئیجازەی پێیان داوە بۆیە مەسەلەکە ئێستا لێرە ئەوەیەکە ئەم ساختارەی کە ئێمە لە ناو کۆماری ئیسلامیدا دەیبینین ئەو ڕێگە نادا بە کەسێک کە ڕێیس جمهورە بتوانێت ئاڵوگۆڕێ بکە ئەوەی معیارە بە قسەی بەیتی ڕەهبەری ئەوەی معیارە ترس و وەحشەتێک کە ئێستا خودی حکوومەت و بەیتی ڕەهبەری هەیەی لەو جناحەی کە تعدادیان کەم نییە ئیمکاناتی زۆریان بەدەستە و بۆ ئەوەی کە ئاڵو حتا ئەگەر دەوڵەت بگەی بەوەی کە ئاڵوگۆڕێ بکە ئێستا ئێوە و هەموو بینەرانتان ماڵی زۆر دەزانن کە بۆحرانهایکی زۆر جددیە خەی کۆماری ئیسلامی کردووە دەبێ ئاڵوگۆڕ بکە یعنی بێ ئاڵوگۆڕ تەداومی ئەو وەزعیەتە دەبێتە ئاوبردنی کۆماری ئیسلامی یعنی تۆ یەک مۆزوعی بچووک وەکو حیجابی ئیجباری نە مۆزوعی بچووک ئەوبەت منزور لە قباڵی مۆزوعایکی زۆر گەورەترێکە خودی کۆماری ئیسلامی ئێستا دەست بە یەخەی لەوە ناتوانێت کۆتا بێ بجاوە دلیلێکی بۆ ناتوانێت کۆتا بێ ئایا مەسەڵەن پزیشکیان دەتوانێت ئەوە حەلکایانە بۆیەوە مەترەح وەکو مثاڵێ مەسەڵەن بەیتی ڕەهبەری و شخصی خامنەی گیری کردووە یعنی ئەگەر ئینعتاف نیشان بدا لە مقابلی حجاب ئیجباری و کەشتی ئەرشاد و هەمووانە ئەو کاتە ئەو جناحانەی کە عەرزتانم کرد قبولی ناکەن قبولی لێ ناکەنەوە بەشێ زۆر لە پایگای کۆمەڵایەتیەکەی لە دەست دەدا من بەرحاڵ کورت و مختصەرە بڵێم کە نەخێر ناتوانێت هیچ کام حتا لەو قسانەی کە کردوویەتی وعدە و عیدێکی داوە هیچ کام لەوانە بەدی بێن
کاک شۆڕش زۆر سپاس وەکو ئاگادارن بڵاوکردنەوەی تەوەهم بە ئیسلاحوازان لەلایەن بەشێک لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی ڕژیم بیستراوە ئەمە چۆن دەبیننەوە؟ باڵهایەکی زۆر جۆرا و جۆر هەن کە بە نظری من ئیسلاح طلبان یا ڕێفۆرمخوازانی خەجاڵەتین، یعنی ئێمە دیارە لە ناو خودی کۆماری ئیسلامیدا مجموعی کەسمان هەیە کە بەشێ بوون لە ساختاری و حکوومەتە ساڵها لە جرم و جنایەت و هەموو ئەو کارانەی کە بەسەری و خەڵکیاندا هێناوە نەخشیان بووە دەخاڵەتیان بووە و بەشێ بوون لەو ساختارە. بەڵام کەسانێک تریشمان هەیە کە کولن دژایەتیان لەگەڵ ئیدەی شۆڕش هەیە، ڕاپەڕین ئەوەی کە کولی ئەو ساختارە بڕوخێنی بە هەموو هێز و بە هەموو ئەو ساختارە تەبعیزگەرایە کە هەیەی و سیستەمێکی نوێ بنیاد بن. کەسانێ هەن کە ترس و وەحشەتیان هەیە لەم شۆڕشە جەماوەریە و بە تایبەتی مەسەلەی تەبەقەی کرێکار، یعنی تەبەقەیە کە دەچەوسێتەوە زۆڵمی لێ دەکرێت، ژیانی لێ سنراوەتەوە، حتا کاریشی دەست ناکەوێ، قەراردادی کاری نییە، بیمەی نییە، ناتوانێت ژیان و مایشەتی خەڵک تامین بکە. ئەمە تەنیا شۆڕشێکی جەماوەری دەتوانێت ئەو دەسەڵاتە بدا بە تایبەتی تەبەقەی کرێکار کە بتوانێت خۆی ڕزگار بکە. ئەمە کەسانێکن کە لە مقابلی ئەم شۆڕشە جەماوەری و ترس و وەحشەت دەکەوێتە دڵیانەوە و بارها لە ترس و وەحشەتی ئەو شۆڕشە کۆمەڵایەتیە ئەکە مەسەڵەن لە شۆڕشی ژیناشا بینیومانە هەمیشە هەوڵ و تێکۆشانیانەوە بووە کە لە بان سەرەوە هەوڵ بدەن پلیس وەکو فارس دڵێ سەرهەمبەندی بکەن، شتێ ئۆپۆزیسیۆنی سەرهەمبەندی بکەن و بڵێن بە خەڵک ئەمە دەوڵەتی موقەتمان تەشکیلدا بۆتان. بۆچی وا دەکەن؟ پێیان وایە مەسەڵەن نازانن ئەو کارەیان بۆ چییە یا زەربە لە بزوتنەوەکە دەدا، ئەوانیانەوێ خوارەوەی کۆمەلگا ئەو هێزە بزوێنەرەی خوارەوەی کۆمەلگا و بزوتنەوەهای ڕزگاری خواز نەجوڵێ نەت ئیمکانی ویان نوێ خۆیان سازمان بدەن. بۆیە زۆر جار لە ترسی و وەحشەتێک کە لە ڕاپەڕین هەیانە لە شۆڕشێکی جەماوەری هەیانە پەنا دەبن بە ئیسلاحخوازی. ئێستا وە خەجاڵەتیش دەکێشن، زۆر زاتیان نییە ئەگەر لە دەورەیەکە شۆڕش بەردەوام دەبێ، ڕاپەڕین دەبێ، دەبن بەرحاڵ خۆیان هەماهەنگ دەکەن کە تەواو ببووەوانە دووبارە دێنەوە سەر هێڵی خۆیان. ئەمانە مۆزوعات تازە نییە بەڕاستی، بەشێ زۆر لە ئۆپۆزیسیۆن چ لە کوردستانەوە چ لە دەرەوەی کوردستانە هەمیشە بەشێک بوون لەو پرۆژێ ئیسلاحخوازیە. زۆریش چوونە سەر پێشەوە، چون لەگەڵ یانە دانیشتنیان کردووە، هەوڵی زۆریان پیان داوە، بەڵام نەهایەتەن هەر بۆ ئەو وەزیەتەی کە پێشووتر بووە. بەڵام هەر دووبارە لە ترس و وەحشەتێکە هەیەە دەکەونەوە دوای ڕێفۆرمهایەکە حکوومەت بۆ خۆی بیدا بەشکەم لە ناو ڕێفۆرمانەدا ئەستانداری مەسەڵەن شوێنێک بدەن بامانە بەشکەم ئەمە بتوان بەرحاڵ شتایەک ڕەبتی نییە وتم مەسلەی مەسەڵەن مەسلەی مەعیشەت و ئەو کۆڵمەرانە چی لێ دەکەین لە داهاتوودا ئەخرەبێکانی ئەو تەبریزە ساختاری 100 ساڵە بەس دەوڵەت نەتەوە لە ئێران ئاشکری کردووە بەرامبەر بە کوردستان کراوە مەسەڵەن بەوەی کە لە مەدرسە کوردی قسە بکەن حەل دەبێت، ئەو ستانداردەکەم کورد بێ حەل دەبێت. دیارە ئەوەش بەشێکە لە ئەو داواکاریانەی کە ئێمەش دەیکەین هەموو ئینسان دەبێت ئازاد بە زمانی خۆی قسە بکە، بە زمانی خۆی فێر بێ لە مەدرسە بە بوومی ئێدارە بگرێت. بەڵام ئەوە ڕێفۆرم نییە کە دەتوانێت وەزی ئەو خەڵکە دەربازکا لە کۆماری ئیسلامی و ئەو تەوەهمەشیان دەبێت بۆ تەوەهمەی کە پێشووتر بە دەوڵەتی خاتەمی و بە دەوڵەتی ڕۆحانی و بە باقی تەوەهمەکانی تریان داخە بێت. بەڵێ کاک شۆڕژ هەڵوێستی خەڵکی کوردستان بەرامبەر بەمانە چی بووت بە ڕای ئێوە؟ دەوڵەتی کوردستان زۆر سەربەرز بووە، سەربەرزیش هاتوونە سەر دەرەوە بەڕاستی تەوەهمیان نەماوە، یان تەوەهمیشیان نەبووە حەقیقەتی لە ئەوەڵین هەڵبژاردنێک کە کراوە نەوە وردەیە لەو خەڵکە ڕێیداوە بە نەخێر کۆماری ئیسلامی. ئێستەیش وتم ئەو هەموو درۆ قەبازیانەی کە لە ماجرای نمایشی هەڵبژاردندا کردویانە کوردستان ئەوەڵین شوێنێکە کەمترین ڕێیداوە لەو نمایشی هەڵبژاردنەدا بەشداری کردووە، تازە ئەدەڵێن 30%.
ئەوسی لە سەدا بەشێکی زۆری کەسانێکن کە بۆ سەرکوت هێناویانیان بۆ کوردستان ئێوە دەزانن و بینەرانی ئێوە دەزانن کە دەیان پادگانی گەورە و چەند هەزار کەسی و چەند سەد هەزار کەسی لە کوردستان نابوونیان هەیە نیروهایەکی بەرحاڵ غەیرەکە هێناویان کارمەندها و دانیشتجوهایەکە لە ترسیەوەی کە نەکا ڕێگەیان بدەن کار بکەن چۆن ڕێیان داوە بۆیە لە کوردستانە بەڕاستی دەمێ ساڵەوە هەر لە پێش هاتن سەر کۆماری ئیسلامیەوە نە هیوایەکی بەم کۆماری ئیسلامیەوە نە تەنیا هیچ هیوایەکی نەبووە هەمیشە پێشکەوتوو بووە هەمیشە ساحەیەکی زودنەوەهایەکی جەماوەری بووە هەمیشە دژ بە کۆماری ئیسلامی لە سەفی خەبات لە سەفی ئەوڵی خەباتدا بوو. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش بەڕای بەڕێستان لە بەرامبەر مەوجی تازەی وەحشیگەری و فشار بۆ سەر زیندانیانی سیاسی تایبەتەن کە هەڕەشەی ئیعدام لە سەریانە دەبێت چی بکرێتەوە چۆن هەڵوێست بەرامبەر بەمە بنمێنین. ئەمە چەندین هەروەکو زودنەوەهای پێشوو و یا حکومهای کە پێشوو دراوە چەندین نمونەمان هەیە کە موفق بوون. یەکەمیان تۆماجی ساڵحی بوو کە حکمی ئەعدامیان پێدا بەڵام لەژێر ئەو هەموو اعتراضە بین المللی و ناوخۆی و اتحادیەهای بین المللی و خەڵکانی ڕۆشنبیر لە سەرحی دنیا و اعتراضاتێکە لە ناوە دەکرا بە هەموو بە شێوەهایەکی جۆرا و جۆر هەڵیان وەشانەوە. مجموعەی کەسانی ترمان بوو کە لە شۆڕشی 96 تا ئەوانیش هەر محکوم بە ئەعدام کرابوون بەڵام اعتراضاتێکی زۆری بە دوای خۆیەوە بوو بە کۆماری ئیسلامی نەیدەویست ئەوەندەی تر ئەو خەڵکە ناڕازی و تووڕەیە ئاگرەکیان زۆرتر بکاتەوە و لە خۆی تووڕەتریان بکە. ئەمکانی جۆرا و جۆر هەیە ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر لەو خەڵکە بەڕاستی خەریکن ئەترازی خۆیان نیشان دەدەن و بۆ ئەتراز نیشاندانیش ڕێگەهایکی جۆرا و جۆر هەیە گەر بە کورتی بڵێم لە ناو خۆی یارانەوە مەسەڵەن من چەند ڕۆژ لەمە بەردایکانی شۆڕشی ژینان بینی کە ئەترازی خۆیان نیشان بدا ئەکسی شەریفە و پەخشانی عزیزیان گرت بۆ دەستیانەوە دفاعیان لێک و محکومیان دەکرێت ئەدامی ئەو ئینسان ئازادی خوازانە دەتوانن بە نەزەرم لە هەموو سەدحی شاردا کارهایەکیان لەو نۆعە بکرێمە کەم کەسمان نییە کە داغدارە بە دەستی حکوومەتی کۆماری ئیسلامی و دەبێت ڕێک بخرێنی ئاعتراض خۆیان نیشان بدەن لە فەزای میدیا و ڕەسانەدا هەر دەنگێک دەبیستێ هەر کەسێک کاتێکی هەیە دەتوانێت لە ڕێگەی خۆی و ئاعترازی خۆی دەرببڕێت و لە سەدحی دەرببینە لەریشەوە بە خۆشحاڵیشەوە بێتە ڕستانەهای اتحادیە و سەندیکاهای جۆرا و جۆر محکومیان کردووە حکومەی لەلایەن کۆماری ئیسلامیەوە و دفاعیان کردووە لە ئازادی ڕادەربڕین ئازادی ڕێکخراوە و ئازادی دروستکردنی ڕێکخراوە و بەردەوام دەبێت ئەگەر ئەمانە شکڵێکی ڕاپێمایی و ئەترازهایەکی ژمکانی ببێت لە دەرەوە بەرگوزار ببێ بە نەزەری من فشارێکی زۆر زۆر ببێت بۆ سەر کۆماری ئیسلامی و هەروەکو حکومهای کە پێشووتر هەڵی وەشاندنەوە لە نەتیجەی خەبات و تێکۆشان و مقاومەتی خەڵکدا ئەوانەیش دەبێ هەڵبژێنێتەوە. بەڵێ کاک شۆڕش سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵە ئاسوورانی ئەمڕۆمان. زۆر سپاس بۆیەوەش. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی ئەمڕۆی کۆمەڵە ئاسووران بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان پێش ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکەمان بێرین ڤیددیوەیەکە هاوڕێیانم لە بەشی تەکش کومیتەی تەکش ئامادەیان کردووە پێشکەش بێەوەی خۆشەویست دەکەین و دواتر ماڵاوە. زۆرانی ئیرادەی زیندانی و دەڕەندەیی بازجووەکان لە سیاچاڵەکانی دەستگا ئەمنیەکاندا
لا لێکۆڵینەوەکاندا هەندێک جار تەنیا گرفتی تۆ ئەوە نییە کە ڕوبەڕووی پرسیار و فشاری لێکۆڵەران واتە بازجووەکان سەبارەت بەدان پێدانانی خۆت و لە ئەستوگرتنی چالاکیەکانت ببیتەوە. بەڵکو زۆر جار هاو تاوانبارەکان یان هاوڕێکانی تر بە شێوازی جیاواز بەشدارن لە پرۆسەی لێپرسینەوە و دانپێداناندا بە ئامانجی فشاری زیاتر لەسەریان بۆ ملدان و بەداواکاریەکانی لێکۆڵەرەکان واتە باسجووەکان. ئەوەت لەبیر بێت خراپ بەکارهێنانی هەستەکان فێڵێکن بۆ بەدەستێنانی دانپێدانانی زۆرە ملی. یەکێک لە ڕێگاکانی تێوەگلان و خراپ بەکارهێنانی پەیوەندیەکان و دەوروبەرت ئەوەیە کە ناچاریان بکەیت کە لە حاڵەتی جەستەیی یان دەرونی نەشیاودا ڕوبەڕوود ببنەوە. بەشێک لە چالاکوانان لە کاتی لێپرسینەوەکانیاندا ڕوبەڕووی هاوڕێکانیان بوونەتەوە. لەم جۆرە بارودۆخەدا دوو لە چاوەڕوانی نەبێت بۆت کە هاوڕێ و ناسیاوەکانت یان کەسانی تر لە بارودۆخی تردا وەک ئەشکەنجەدان و لێدان، گریان و بارودۆخی نەشیاوی تردا ببینیتەوە. لەم دۆخەدا ڕەنگە هەست بە گوشاری ئەخلاقی بکەیت و پێدوا بێت بۆ ئەوەی هاوڕێکت لە ئەشکەنجە ڕزگار بێت باشترە هەندێک تاوان لە دژی خۆت و کەسانی دیکە پشتڕاست بکەیتەوە. تەنانەت ڕەنگە هاوڕێکت ئامۆژگاریت بکات کا وەک خۆی مل بدەیت و واز لە بەرەنگاربوونەوە بهێنیت. ئەگەر پێشوەختە پێشبینی ڕوبەڕووبوونەوەی ئەو جۆرە حاڵەتانە بکەیت دەتوانیت باشتر دۆخەکە بەڕێوە ببیت و خۆت لەدەست نەدەیت. ئەگەر هەستت بە پێویستی کرد دەتوانیت بە هاوڕێکت بڵێیت کە تۆ وا لە بارودۆخەکە تێدەگەیت کە ئەم قسانە دەبێت لە ژێر فشاردا وتابن و ئەم دانپێدانانە ڕاست نین. توێژینەوەی هاوتەریب یان مەوازی. لێپرسینەوەی هاوتەریب لەگەڵ زیندانیەک زۆر قورستر و ئاڵۆستر لە جۆرەکانی تری لێپرسینەوەیە. لە لێکۆڵینەوەیەکی هاوتەریبدا تۆ و ئەو کەسەی بەرامبەر یان ئەو کەسانەی کە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت بە شێوەیەکی هاوتەریب و نزیک لە یەک و لە یەک کاتدا بەڵام لە ژووری لێکۆڵینەوەی جیاوازدا لەبارەی هەمان بابەتەوە لێپرسینەوەتان لەگەڵ دەکرێت. بەبێ ئەوەی زانیاریتان هەبێت لەسەر ئەم لێکۆڵینەوە هاوتەریبە. لەم جۆرە لێکۆڵینەوەدا هەر وشەیەک بچووک کە دەیڵێت دەتوانرێت بۆ هاوڕێکت بگوازێتەوە و لە ئەنجامدا زانیاری زیاتریان لێی دەستکەوێت و ئەم پرۆسەیەش دووبارە دەبێتەوە و بەردەوام دەبێت بە گواستنەوەی قسەی هاوڕێکانت بۆت. هەوڵ بدە تا دەتوانیت هیچ زانیاریەکی ئاشکرا نەکەیت. توێژینەوەی گروپی. لە کاتی لێپرسینەوەیەکی جەماوەری یان بە کۆمەڵدا یەکێک لە هاوڕێکانت کە لەژێر فشاری لێکۆڵنەوەکەدا شکاوە لەوانەیە ڕوبەڕوود ببێتەوە بۆ ئەوەی شکەستەکەی بەکار بهێنێت بۆ زیادکردنی فشارە دەرونیەکان لەسەرت. لەم سیناریۆیەدا ڕەنگە هاوڕێکت پێت بڵێت من ئەوە قبول دەکەم بۆیە باشترە واز لە بەرخۆدان بهێنین. تەنانەت ڕەنگە باسی هەندێک لە دانپێدانانەکانیشی بکات. لە دۆخێکی وادا دەتوانیت لە بەردەم هاوڕێکتدا ئینکاری بکەیت بۆ بڵێیت ئەم قسانە ڕاست نین و نازانم بۆچی قسەی وا دەڵێیت. لە دۆخێکی وادا ئەگەر ئەوەی هاوڕێکت وتوێتی ڕاستیش بێت ڕاستی دانپێدانانەکەی وەک ئەرکێکی ئەخلاقی وەرمەگرە. بەهۆی بەرپرسیارەتی خۆت بەرامبەر بە خۆت و کۆمەلگاکەت و بەڵێنەکانت دەتوانیت بەردەوام بیت لە ڕادکردنەوەی دانپێدانانەکان و نەهێڵیت تێکشکاندنی هاوڕێکت ببێتە پردێک بۆ تێکشکاندنی تۆ و دوجار بازجووی دەڕەندەخوو بە هەستی سەرکەوتوویەوە لە ژووری بازجوویەکە بچێتە دەرەوە. ڕوبەڕووبوونەوەی درۆ و پاساوی بازجوویەکانی پێشتر. ئەگەر ناچار بوویت درۆ بکەیت خەمی ئاشکرابوونی درۆکەت نەبێت. لە زۆربەی حاڵەتەکاندا لێکۆڵەران دەزانن کە ئەگەری ئەوە هەیە لە کاتی لێکۆڵینەوەدا ڕاستکۆ نەبیت. شاردنەوەی ڕاستیەکان مافێکە و هەندێک جاریش ئەرکێکی ئەخلاقیە بۆ چالەگوانان و تێکۆشەران تا دەتوانیت بەرگری لەوە بکە کە پێشتر و لێزانانە وتوتە تەنانەت ئەگەر ڕاستیش نەبێت. لە کۆتاییدا ئەگەر دیت چار نییە و بابەتەکە حاشا هەڵنەگرا کێشە بە نیشاندانی بێئاگایی لەو بابەتە چارەسەر بکە. زۆر لەسەر خۆ بڵێ نەمزانی یان لەبیرم چوو. لەم نێوانەدا ئەوەت لەبەر چاو بێت
کە دوای ئەوەی درۆکە ئاشکرا دەبێت بە زۆری لێکۆڵەرەکە ئەمە وەک فاکتەرێک بەکاردەهێنێت بۆ فشارخستنە سەرت و هەوڵ دەدات دانپێدانانی زیاتر لێوە بگرێت بەوەی بەردەوام بە درۆزن ناوزەدت بکات. شکاندن بە مانای کۆتایی بەرخۆدان نییە. جگە لەوەی کە چالاکوانان توانایی جیاوازیان هەیە پێویستە و ڕاستیەش لە بەرچاو بگرین کە هەر کەسێک لە هەلومەرجی جیاوازدا لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت. باشە ئەومان لە بەرچاو بێت کە چالاکوانێک لە ژێر فشاری لێپرسینەوەدا ڕەنگە دوجار توانای بەرەنگاربوونەوەی لەدەست بدات. ئەگەر دۆخێکی وا بەسەر داهات ئەوە بزانە کە سەرکەوتو نەبوون لە بەشێک و پازەڵێکی بەرخۆداندا و بەواتایەکی تر تێکەوتنی کاتی تۆ بەو مانایە نییە کە توانای بەرەنگاربوونەوەت بە تەواوی نەماوە و تا کۆتایی ماوەی لێپرسینەوەکە بە تەواوی کۆنتترۆلی دۆخەکەت لەدەست داوە. دەتوانین دوای وەرگرتنەوەی هێز بەشێکیان تەنانەت هەموو قسەودان پێدانانەکانت ئینکار بکەیت. دەستەواژەی یارمەتی دەر بۆ ئینکار و پوچەڵکردنەوەی دانپێدانانەکانت دوای ئاشکراکردنی ڕاستیەکان بۆ لێکۆڵەر واتە بازجوو. ئینکار و پاکانەکردن بە چەند ڕێگایەک دەکرێت. بۆ نمونە دەتوانیت بڵێیت دەبوو لە ژێر فشاردا درۆ بکەم بەڵام ڕاستیەکە شتێکی ترە، نەبەستم شتێکی تر بوو. جگە لە مەسئلەی ڕەتکردنەوە و پوچەڵکردنەوەی دانپێدانانەکان هەوڵ بدە بۆ کوشتن و کڕینی کات بە هەر شێوازێک بێت کات و بارودۆخی لێپرسینەوەکە درێژتر بکەیتەوە و مەجای زیاترت بێت بۆ خۆڕێک خستنەوە. لە درێژەدا باس لە هەندێک لەو هەوڵانە دەکەین کە دەتوانێت یارمەتی دەربێت. لە هەندێک بارودۆختا بە تایبەت لە کاتی لێپرسینەوە لەلایەن لێکۆڵەر یان بازجووە پیاو چاکەکانەوە کە دەوری پیاو چاک دەگێڕن دەتوانیت کاتێکی زیاتر بۆ خۆت بکڕیت بە وتنیەوەی کە ڕێگەم پێدەدەیت بۆ چەند ڕۆژێک بیل لەو شتانە بکەمەوە کەوتت. تۆی زیندانی و لەو ژوورە ڕەشەی سلولدا ئاگاداری پێشچاتەکانی لێکۆڵینەوەکە نیت. بۆیە هەندێک جار دەرفەتکڕین و تێپەڕبوونی کات بە تەنیا ڕەنگە وات لێ بکات خاڵێکی گرنگ لە پرۆسەی لێپرسینەوەکەدا تێپەڕێنیت. ناڕزایەتیش نەچالاکوانەکان بەرامبەر بە بارودۆخی لێپرسینەوە. لە زۆر حاڵەتداش نەچالاکوانەکان تەنها لەبەر ئەوەی ژنن تووشی فشاری سێکسی و جەستەیی تونتر دەبن و ڕەگەزەکەیان لە جێ ئەوان خراپ بەکاردێت. ئەگەر هەستت کرد لە کاتی لێپرسینەوەدا تۆ و لێکۆڵەرەکە بە تەنیا لە ژوورەکەدان دەتوانیت ناڕزایەتی دەرببڕیت و داوای بوونی کەسێکی دیکە لە ژوورەکەدا بکەیت یان لانیکەم دەتوانیت داوا بکەیت ژووری لێکۆڵینەوەکە بەکراوەیی بمێنێتەوە. ئەمە جیا لە دروستکردنی دڵنیایی بۆ زیندانی پیشاندەری زیندووبوونی ئیرادەی زیندانیەکەیە بە بازجووەکەیشی.